سرەڕای پچڕانی هێڵەکانی ئینتەرنێت لە ئێران و تەمومژاوی دۆخەکە هێشتا پەیوەندی بازرگانی لە دەواازەکانی پەروێزخان باشماق و حاجی ئۆمەران نەوەستاوە. یەکێتی هاوردە و نادنکارانی جەخت دەکاتەوە کە هاوردەی کاڵاکان بەردەوامە، بەڵام جۆرێک لە دابڕانی دیجیتاڵی باڵی بەسەر مامەڵەکان دەکێشاوە. بەهۆی ئەوەی ئەم گرژ و ئالۆزە هەیە تەمان ئینتەرنێت و ئەوانی کە پەیوەندیەکانە پچڕاوە و ناتوان درێقسان لەگەڵا بکرێ و بازرگانەکانی ئێمە هیچ پەیوەندیشیان ئێستا لەم کاتەدا لەگەڵ بازرگان و کاوەن کارخانەکانە نەماوە، بەڵام وەکو پەیوەندی تەلەفۆنی، بەڵام وەکو ئەوی کەوا کاڵا بەردەوام دێ کاڵا بەردەوامی دێ و ئەمەش شتێکی کاتیە، ینی مەسەلەن بەو شێوەیە و زۆریش ئێمە ئەوانی ئەندامانی ئێمە کە پەیوەندیشیان باش دروست کردووە ئێستا هەمووی نمایندیان هەیە لە مەریوان و لە بانە، ئەوانە بە زووترین کات ئەگەر هاتوو مەسەلەن ئەگەن پەیوەندیەکانیان بۆ دروستەکە. خەبارەی ساڵانەی ئەم بازرگانیە کە 4 بۆ 6 ملیار دۆلارە ئێستا لە بەردەم تاقیکردنەوەیەکی سەختدایە. حواڵەی تمەن وەستاوە و سەرمایی بەشێک لە بازرگانەکان گیری خواردووە. کەرەستەی بیناسازی و خۆراک هێشتا سنوورەکان دەبڕن، بەڵام شارەزایان هۆشداری دەدەن کە درێژەکێشانی ئەم دۆخە هاوسەنگی نرخەکان لە بازاری نێوخۆیی تێک دەدات. بەڵێ حواڵە و ئێستا نەقدیەکە زۆرێکی فەرقە، سێت منوشتێکی فەرقە. ئەوانی کە چن بۆ توجارەت بۆ ئێران بەڕاستی هەمویان ڕقم حسابیان هەیە، بەڕاستی ناتوان نەقدەکە بکڕن، لەگەر نەقدەکە بکڕن زۆر زەر دەکەن، تەنانەت لە مایەکەش نەزەر دەکەن و لە هەمان کاتیشە ئەو ستەمی ئەلکترۆنیک کەسا لە سەتاسەری ئێران داخراوە لە هەمووی نا لە بەعزە شوێن داخراوە. ئەوانەی کە توجارەت دەکەن بەڕاستی پەلاماری نەقدیەکە نایەن، مەجبورن پەلاماری حواڵەتەکە بن. حواڵەکەش ئەگەر وەرگرن احتیمال بوەسن تا ئەو ستەمی ئەلکترۆنیا ناکرێتە لە بەعزە شوێنەکە، توجارەت مستەمر بەردەوامە، تجارەت تۆزە زەعیب بۆ ڕاستەکەن بە بۆ هەوەکاری ئەوەیە ئەبرا ڕسکی فرۆشتۆشتی کڕی و کلپە لە با بۆ ئێران نەقدەکەی بۆی نایگرێتەوە، حواڵەکە بۆ یەگرێتەوە لەبەرەوە تۆزێ وەساوە تا ستەمی ئەلکترۆنیەکرێتەوە. لە کاتێکدا سنوورەکان کراون، بەڵام ڕێڕەوەداراییەکان داخراون. ئەمە تاقیکردنەوەیەکی سەختە بۆ بازرگانانی هەرێم کە ئایا دەتوانن بەبێ ئینتەرنێت و حەواڵە پارێزگاری لەم هاوسەنگی بازار و قەبارەی ئەو بازرگانیە بەردەوام بێت یاخودنا. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.